ئێمە کۆمەڵێ ماڵین لە سەردەمی ئەوە هیچ کەسێک نەهاتوە بەلامانە هیچ کەسێ نەیتوانێت دەستمان بۆ درێژکە بەڵام لە غیابی جەنابی مام جەلال ئەمڕۆ تەعدامان لێ یەکرێ ئەمڕۆ ڕسواکرێن سوکایەتیمان پێکرێ ئێمە مڵکێکە ئێمە پێمان ئەڵێن خەڵکی تەجاوز پێمان ئەڵێن خەڵکی داگیرکەر ئێمە هیچ جەن تەجاوزین نەداگیرکەرین بەڵکو ئێمە خەڵکی دەوروبەری شاری سلێمانی و خەڵکێکی فەقیرین پەنامان بردوو بۆ ئەو شوێنە ئەو شوێنە لە ئەسڵا خۆی کراوە بینایەکی کۆنی ڕژێم بووە کە وەختێ تەرحیلی حکوومەتی عراقی دەستی پێ کردووە کەرکوچەکان هاتوونەتە ئەوێ لە دوای ئەوان لەسەر ئەمری جەنابی مام فەرمووی کەرکوچەکان با بڕۆنەوە شوێن و ڕێگەی خۆیان و بۆشیان هەیە بیفرۆشن بۆ هەر کەسێ خۆیان ئایانەوێ ئێمەش وەکو خەڵکی دەوروبەری شاری سلێمانی خەڵکی فەقیر و هەژار هەستاوین بە مەبلەغێک ئەو شوێنەمان کڕیوەتەوە لە دوای ئەوە ئاو کارەبا هەموو شتێکمان بۆ دابین کراوە لەلایەن سەرۆکاتی شارەوانیەوە ئایا ئەو کات بۆ داگیرکەر نەبووین بۆ تەجاوز نەبووین بۆ لە دوای نەمانی مام خوا عەفویکە بۆچی ئەم هەلەیان خواستەوەی سەبێ ئێمەڵێن داگیرکەر ئێمە ئەمە بە تەعدا ئەزانین ئێمە بە زوڵمی ئەزانین داوا لە بەڕێز جەنابی کاک باڤێڵەکەین کە ئەمڕۆ ئەو چەتری هەم یەکێتی نیشتیمانی کوردستانە هەم خەڵکی فەقیر و هەژاری سنوورەکەی خۆیەتی داوا لە بەڕێزیانەکەی ڕێبازەکەی مامون نەکات داوا لە بەڕێزیانەکەین ئاینە ڕێبازی جەنابی مام بگرێتە بەر داکۆکی کاروێ لە خەڵکی فەقیر و هەژار ئێمە ئەمڕۆ هاتووین لێرە بە ئامادەی جەنابتان و بە ئامادەی ئەو خەڵکە جارە پێمانن لە کۆمنتە جارە پێمانن داگیرکەر جارە پێمانەڵێن قەرەج نەخێر ئێمە قوبوڵ ناکەین ئێمە خەڵکی هەژار و کەم دەست و کەم دەرامەتی ئەم شارین پەنامانێناوە ئێرە ئێمە خەڵکێکین قوبوڵی شتی ناشرینمان نەکردووە خۆفرۆش نەبووین خەڵکیە بووین داگیرکەر نەبووین بۆیە پەنامان بردوتەوە کێشەکەمان لەوایە ئەو شوێنە ئێستا ئەڵێن فرۆشراوە بە چەند کەسێکی سەرمایەدار ئێمە داوا لەو بەڕێزانە ئەەکەین قەیچێکە حەقی خۆیانە کڕیوانە بەڵام بێن حەقیق ئەو خەڵکە بن حساب و ئەو خەڵکە بکەن شوێنێکی هەر نەبێ وەکو ئەو شوێنە بۆ ئەو خەڵکە داوین بکەن ئەو خەڵکە چی ئەوێ ئەو خەڵکە قەسری ناوێ ڤێلای ناوێ ڕەفاعەتی لە ساسەی ناوێ بەڵام ئەوە شوێنێکیان پێڕەوا ببینن وەکو ئەوێ ئەمەش قوربان شارەوانی خۆی لێ بەدەرەخا شارەوانی ئەڵێمە ئاگامان خەڵکمان ئەگیرێ ئیهانە ئەکرێن بە ئەنواع شێوە ئەوە تا فەرموو 25 30 شەوە شۆفڕ ئیشەکە بە هیچ شێوە شارەوانی خۆی لێ بەدەرخستووە خۆی لە قەڕێ ئەو موعزە نایەتە سەرخەت ئەڵێ ئێمە بێئاگاین ئێمە ئاگامان لێ نییە لە عینەن کاتیشا ئەڵێن فرۆشراوە بە چەند بەڕێزێک بە چەند کەسێکی سەرمایەدار ئەو سەرمایەدارانە من تکالەوانەکەم ئەلەم چەند مینبەرەوە بێن بە داکۆچی لەو خەڵکە بکەن خۆشیان کوڕی فەقیر بوون هاتوونی سەگەیون بۆ پلەپایە قوربان 27 ماڵی فەقیر و هەژار و ڕەش و ڕوود لەوەیە ئێمە داوا هەمدیس ئەیڵێمەوە دووبارە و سەدبارەی ئەەکەمەوە لە جەنابی کاک قوبات بابێ بەهانای ئەو خەڵکەوە ئەو خەڵکە خەڵکی ئەم شارەیە خەڵکی ڕەش و ڕووتە ئەو خەڵکە لەو خەڵکەیە کە جەنابی مام شۆڕشی بۆ کردووە ئێمە لە ژێر ئاڵای ئەو شۆڕشەیان ئێمە لە سای ئەو شۆڕشەیە دانیشتوین بە هیچ شێوەیە قوبوڵ ناکەن پێمان بڵێن داگیرکەر یان لەوێ دەرمانکەن بۆچۆ بۆ سەر جادە خوا هەڵەگرێ ئێمە بۆوان ئەڵێن داوا لە جەنابی کاقوباتەکەین ئەمە سەری هەزار جارەیە با ببێ بەدەنگ ئەو خەڵکە فەقیر و ڕەش و ڕووتەوە تکای لێ ئەەکەین ئێمە خەڵکی فەقیر و هەژارین تەنها عیبی ئێمە فەقیریە و هیچی تر ئەو شوێنە کاتی خۆی ئەو کڕیتانەتەوە چۆنی قوربان بەڵێ کڕیمانەتەوە لەسەر ئەمری جەنابی مام بەهەش شاد بێت ئەو پیاوە بەڕێزە بە کڕکۆچیەکانی وتی کاکە گیان هەر کەرکوچیەک نەچێتەوە ڕێو شوێنی خۆی خائینە جەنابی فەرمووی بڕۆن بە دوای ئەشریفی کۆن و بە دوای ڕۆژنامەکانە بگەڕم زانن وایە ئەوانە جەنابیان فەرمووی هەر کەسێک لە کەرکوچەکان نەچێتەوە شوێنی ئازادکرایی خۆیان و نیشتەجێ نەبنەوە لەوێ خائینن جەنابیان 3 جار فەرمویان و بۆشیان هەیە ئەو کەسانە شوێن و ڕێی خۆیان بفرۆشن بە هەرێکە بیانەوە دەوایە ئێمە لێمان کڕیون ئەو شوێنانە ئێمە کڕیومان لەبەر بێدەرامەتی و کەم دەستی و نەدارایی و نەبوونی پەنامان بردۆ بۆ ئەوێ دەی شوێنێکی کۆیەمان بۆ داوین کەن با ئێمە وێ جێبێڵین لە ئاخیرا سوپاسی جەنابتانەکەی عەزیەتان کێشاوە سوپاسی کاک جەنابی کاک باڤێڵ و کاک قوباتەکەین ئێمە ئەو شارە لەوان بەرپرسین ئێمە ئەو شارە
ئەوان بەڕێوەی ئەبەن ئێمە لە ژێر سایە ئاڵای یەکێتی و لە ژێر سایە ئاڵای یەکێتی و ئاڵای هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم داین تکای لێ ئەەکەین بەڕێزیان تکای لێکەن بێن بەژێر بەهانای ئەو خەڵکە فەقیر و ڕەش و ڕوتەوە.